گێچەڵی سیاسی تەنگی بە کچان و ژنانی عێراق و هەرێمی کوردستان هەڵچنیوە. لە جیهاندا لەگەڵ زیادبوونی قەیرانەکان و هەڵکشانی کێشە کۆمەڵایەتیەکان و لە دوای جەنگەکان یەکێک لەو ئاریشە و گرفتە گەورانەی ڕوبەڕووی کۆمەلگا دەبێتەوە. گێچەڵ و دەستدرێژی سیاسیە بۆ سەر ئەو کچ و ژنانەی کە بە هەر هۆکارێک بێت دەچنە دەرەوە و پێویستیان بە کار و هاوکاری و دەستگیرۆیی هەیە. عێراق و هەرێمی کوردستان ساڵانێکە بوونەتە ژینگەیەکی لەبار بۆ گەشەکردنی ئەم دیاردەیە و ناوبەناو ئامارەکانی تایبەت بە دۆخی ژنان و ئازادیەکانی ئافرەتان ئەوە ئاشکرا دەکەن کە بەردەوام گێچەڵ و دەستدرێژی سیاسی ڕووی لە هەڵکشانە. ئێستا دۆخەکە بە جۆرێکە کە گێچەڵ و داوای سیاسی بۆتە بەشێک لە مەرجی ڕێکردنی کاروباری ڕۆژانەی هاوڵاتیان و لە بەشێکی زۆر لە فەرمانگە و بازاڕ و تا دەگاتە نەخۆشخانە و زانکۆ و ناوەندە میدیای و ڕۆشنبیریەکانیش دیار دەکات پەرەی سندووە و بۆ جێبەجێکردنی کارێک و لە بەرامبەر هاوکاریکردنی کەسێکدا داوای سیاسی و جەستەی ژنێک دەکرێت. لە 2 ڕۆژی ڕابردوودا ڕوانگەی عێراقی بۆ مافەکانی مرۆڤ راپۆرتێکی مەترسیداری لەبارەی گێچەڵی سیاسی بڵاو کردەوە. تێیدا ئاماژە بە چەند دۆسەیەکی مەترسیدار و گەشەکردنی دیاردەکە دەکات بە جۆرێک بە گوێرەی قسەی قوربانیان و شایەت حاڵان حاڵەتەکانی گێچەڵ و داوای سیاسی لە زۆرێک لە دامەزراوە حکومی و تایبەتەکان لە زیادبووندایە. ڕوانگەکە لە راپۆرتەکەیدا چەندین چاوپێکەوتنی ئەنجامداوە کە تێیدا چاوپێکەوتنی لەگەڵ ژنان و پیاوان و کارمەندانی ئاسایش و ڕۆژنامەنووسان و مامۆستایان کردو و تێیدا وردەکاریەکانی چۆنێتی ڕوودانی هەراسانکردن و گێچەڵکردنی سیاسیان لە نەخۆشخانە و زانکۆ و قوتابخانە و فەرمانگە حکومی و ئەهلیەکان و دەستگاکانی ڕاگەاندن گێڕاوەتەوە. چارەسەرکردن لە بەرامبەر سێکسدا. لە سەرەتای راپۆرتی ڕوانگەکەدا کچێکی جوان و سەرنجڕاکێش قسەی کردووە کە داوای کردووە ناوی ئاشکرا نەکرێت لە نەخۆشخانەی ئەمەل لە بەغداد لە کاتی چارەسەرکردنی دایکی کە تووشبووی شێرپەنجە بووە. یەکێک لە کارمەندەکانی ئەوێ لە بەرامبەر پێدانی چارەسەرکردنی دایکی داوای سێکسی لێ کردووە. کچەکە بەدەم هەنسکی گریانەوە و تووشێتی چارەسەری دایکم بند بوو با واژۆکردنی منەوە. من بیرم لەوە کردەوە کە چۆن کێشەکە چارەسەر بکەم. باوکیشم ئاگادار نەکردەوە بۆ ئەوەی کێشەکە گەورەتر نەبێت. جگەلەوەی ترسم هەبوو ئەگەر سکاڵای فەرمی تۆمار بکەین زیانمان پێ بکات. لەبەر ئەوە بەرپرسان لە پشت هاوڵاتیان نابن و پشتگیریان ناکەن بۆیە بێدەنگیم هەڵبژارد. دوای تەنها 1 ڕۆژ لە حاڵەتەکە دایکم کۆچی دوایی کرد. ڕۆژنامەنووسێکیش کە قسەی لەگەڵ ڕوانگەی عێراقی بۆ مافەکانی مرۆڤ کردووە و داوای کردووە ناوەکەی یاخود ناوی دامەزراوەکەی کە کاری بۆ دەکات نەهێنرێت. دۆسیەیەکی هاوشێوەی گێڕاوەتەوە لە تۆمارێکی دەنگیدا کە بۆ ڕوانگەی عێراقی بۆ مافەکانی مرۆڤی ناردووە. دەڵێت بەڕێوەبەرێک لە دامەزراوەکەمان یەکێک لە هاوکارە ژنەکانی هەراسان کردووە بۆیە ئەو ئافرەتەش دەست پێشخەری کردووە و لێی داوە. لە بەرامبەردا بەڕێوەبەرەکە کچەکەی تۆمەتبار کردووە بە دزینی پارە لە جانتای هاوکارەکانی و لە کارەکەشی دووری خستەوە. مامۆستایەکی زانکۆ بە دەستەکانی یەکێک لە کچە خوێندکارەکانی هەراسان دەکات. لە زانکۆی بەغداد خوێندکارێک بە ناوی زا کاف لە ژووری پرۆفیسۆرێکی زانکۆ تووشی گێچەڵی سیاسی بووە. ئەو دەڵێت چوومە ژووری پرۆفیسۆرەکە بۆ ئەوەی پرسیاری بابەتێکی ئەکادیمی لێ بکەم بەڵام ئەو دەستی بۆ سنگم هێنا. هەر بۆیە سکاڵام لە سەرۆکایەتی زانکۆ تۆمار کرد کە بەهۆیەوە ماوەی ساڵێک تەواو لە وانەوتنەوە ڕاگیرا.
کچێکی تر کە ئێستا بۆ ماستەر دەخوێنێت و داوای کردووە ناوی ئاشکرا نەکرێت بۆ ئەوەی تووشی تەنگ هەڵپێچنینی کەرگێڕی نەبێتەوە، وتوێتی پرۆفیسۆرێک لە هەمان کۆلێژ درەنگانی شەو پەیوەندی بە کچە خوێندکارێکی دیکە کردووە و داوای لێکردووە سنگی بەڕووتی و جێگا هەستیارەکانی دیکەی جەستەی پیشان بدات. دواتریش کچەکە کارەکەی ڕەت کردووەتەوە و لە مامۆستاکە تووڕە بووە. ئەویش پاساوی بەوە هێناوەتەوە کە دەرمانێک دەخوات کە کاریگەری لە سەر مێشکی هەیە. ئەم کەیسان نەگەشتۆتە ڕاگرایەتی کۆلێژیان سەرۆکاتی سانکۆ، چونکە بابەتێک نییە جێگای سەرسوڕمان بێت و نیمچە سروشتیە و هەمووان دەیزانین جگە لە دروستکردنی کێشە و ناوبانگێکی خراپ بۆ خوێندکارە کچەکان هیچی تری لێ ناکەوێتەوە لاگەڵ ئەوەی قوربانیشن. هەر بۆیە زۆرینیان پیان باشە بێدەنگ بن و بە دەگمەن یەکێکیان دەوێرن سکاڵای فەرمی تۆمار بکەن. لە بەغدا مامۆستایەک بە ڕوانگەی عێراقی بۆ مافەکانی مرۆڤی ڕاگەیاندووە. بەڕێوەبەری ئەو قوتابخانەی کە ئەو کاری تێدا کردووە داوای لە مامۆستایەکی ژن کردووە پەیوەندی سێکسیان هەبێت، بەڵام ئەو ڕەتی کردوێتەوە. بۆیە ئەو بەڕێوەبەرە ئەوەندە بێزاری کردووە تاوەکو مامۆستاکە ناچار بووە ڕاژەکەی بۆ قوتابخانەیەکی تر بگوازێتەوە. هەروەک ڕوانگەی عێراقی گوێی لە تۆمارێکی دەنگی کردووە کە مامۆستایەک لە پارێزگای دیوانیە داوا لە یەکێک لە خوێندکارە کچەکان دەکات بۆ ئەوەی پەیوەندی سێکسیان هەبێت. هەر بۆیە لیژنەی لێکۆڵینەوە لەبارەی ڕووداوەکە پێکهێنراوە. هێزەکانی پۆلیس خەریکی سات و سەودان. لە درێژەی راپۆرتەکەی ڕوانگەی عێراقیدا پۆلیسێک ڕووداوی مامەڵەکردن لەگەڵ ژنێکی سوالکەر دەگەڕێتەوە کە لە یەکێک لە شەقامەکانی بەغداد لەلایەن دەوریەیەکی پۆلیسەوە گیراوە و بەهۆی ئەوەی هیچ ناسنامەیەکی پێ نەبووە. کاتێکیش سەرۆکی تیمەکەی پۆلیس لە ڕێگەی ئامێری بێتەلەوە سەرووی خۆی ئاگادار کردوێتەوە. فەرماندەکەش بە دەنگی بەرز هاواری بەسەر سوالکەرەکەدا کردووە و پێی وتووە کە بەرامبەر ئازادکردنی دەبێت سێکسی لەگەڵ بکات کە بە وتەی شایەت حاڵەکە سوالکەرەکە ناچار بە کردنی کارەکە کراوە. دۆخەکە لە هەرێمی کوردستانیش هەمان شێوەیە. ساڵانە لە هەرێمی کوردستان لەلایەن سنتەر و ڕێکخراو و دەستگاکانی پەیوەست بە بوارەکە و ئامار و داتای شۆکێنەر بڵاو دەکاتەوە کە لە فەرمانگە و کۆمپانیەکانی کەرتی تایبەت و دەستگاکانی میدیا و ڕاگەاندن سەرشەقام و نێوتەکسی و شوێنە گشتیەکان گێچڵی سێکسی و هەراسانکردن بە شێوەی بەرچاو ڕووی لە زیادبوونە. لە ژمارەیەک لە توێژینەوەکاندا ئاماژە بەوە کراوە کە زۆرێک لە کچان و ژنانی دەستگاکانی میدیا و لە ڕێگای تۆڕا کۆمەڵایەتیەکان و لە فەرمانگە و کۆمپانیەکانی کەرتی تایبەتدا لە ڕایکردنی مامەڵەکانیاندا دووچاری هەراسانکردن و گێچەڵپێکردن بوونەتەوە. لە کاتی ڕەتکردنەوەشیدا دووچاری سزا یان ڕاگررتنی کارەکانیان بوونەتەوە یان لە شوێنی کارەکان دەرکراون و هەندێکیشیان تۆمەتیان بۆ هەڵبەستراوە. لە جیاتی دادگا خێڵ کێشەکان یەکلا دەکاتەوە. با پێی مادەی 396 لە یاسای سزادانی عێراقی ئەوەی بە زۆریان هەڕەشە و فێڵکردن گێچەڵی سێکسی بە کەسێک بکات بۆ ماوەی 7 ساڵ زیندانی دەکرێت ئەگەر بێت و تاوان لێکراو لە خوار 18 ساڵیەوە بێت. ئەوە دۆخەکە تونتر و سزاکەت دەگاتە تاوەکو 10 ساڵ. لە کاتێکدا مادەی 402 هەمان یاسا دەڵێت ئەوەی گێچەڵ دەکات ماوەی 3 مانگ سزا دەدرێت یان پێبژاردننی دارایی بەسەردا دەسەپێنرێت. ئەگەر کارەکەی دووبارە کردەوە ئەوە سزاکەت دەگاتە 6 مانگ. بەلای شارەزایانەوە ئەوە بەس نییە بۆ بەرپەرشدانەوەی خەڵک و ترساندنیان.